من وەکو مختار گوندی تەرجل داواکارم لە بەڕێز کاک ڕێبوار محافزی کەرکووک کۆمەڵێک پرۆژەمان هەیە کۆمەڵێک پرۆژەمان بۆ بکات نەک هەمانە کۆمەڵێک پرۆژەمان بۆ بکات لە گوندەکەمان لە 2003 لە کاتی پرۆسەی ئازادی عێراقەوە ئێمە هاتوونەوە گوندەکەی خۆمان کە ئاوادان کردوتەوە لەسەر دەستی بەڕێز مامجلال کە توانی ئەو کۆمەڵە خانوانەمان بۆ بکەن لەویانە بەڵام زۆر بەداخەوە هەتاوەکو ئێستا هیچ کەسێک هیچ لایەنێک ئاوەڕی لە گوندی تەرجل نەداوەتەوە کەوا بتوانن کۆمەڵێ پرۆژەمان بۆ بکەن وەکو ئاوەڕۆ وەکو جادەوبان وەکو کۆگای ئاوکردن بۆ خەزن ماڵەکان وەکو کارەباکەمان وەکو ئامودی کۆڵانەکانمان ئەگەر بکرێت کاک ڕێبوار لەژنەیە تەشکیل بکات بێت سەیر جادەوبانەکانمان بکات سەی ناو گوندەکەمان بکە کەوا هیچ شتێکی بۆ نەکراوە وەزعمان باشە خراپ نییە بەڵام ئەوانەی کەوا ئێمە ئەمانوێت بۆ گوندەکەمان هەتای چەوکو پێویست نەکراوە بۆ نمونە کارەباکەمان ئاوەکەی کۆڵانەکانمان ئاوی خواردنەکانمان ئێمە ئێستا پەنجعەلی قادسیە ناو کەرکووک 40 بیر کراوە لە قاتعی تەرجل لای ئێمە لێەوە ئاو دەفعەکا بۆ کەرکووک بەڵام خۆمان حتا ئێستا نەمانتوانێت داوای سێ ئیجاو بکەین لەو مەشروعی پەنجعەلی